سڵاوتان لێبێ هەوڕێن خۆشحاڵم کە دووبارە لە ڤیددیۆیەکی نوێدا گەڕەمەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست بەناوبانگترین و جوانترین بەرنامەکان کە دڵی زۆرێک لە مرۆڤەکانی هەژاند و دەستیان کرد بە گریان ئەویش بەرنامەی ئارامی دڵان کە لەلایەن گەنجێکی ئیماڕاتی خۆشەویست و نەناسراو بە ناوی غەیثەوە پێشکەش دەکرێ بەڵام ئایا ڕاستی ئەم گەنجە کێیە؟ و لەکوێ ئەم هەموو پارەیە پەیدا دەکات و پێشکەشی هەژارەکانی دەکا لەم ڤیددیۆیەدا هەوڵ دەدەم وەڵامی ئەم پرسیارانە بدەمەوە و هەموو ئەو زانیاریانەتان پێ بڵێم کە دەربارەی ئەم گەنجە خۆشەویستە هەیە هەروەها ڕاستی ئەم وێنەی کە گوایە ئەمە ڕوخساری کەسایەتی غەیثە ئەگەر ئەم بابەتت بەلاوە گرینگە ئەوە دەتوانیت تا کۆتای ڤیددیۆکە بینەربیت. بەرنامەی ئارامی دڵان حاڵەتی کۆمەڵایەتی ڕاستەقینە دەخاتە بەرساوی بینەران کە تێیدا گەنجێکی ئیماڕاتی بە ناوی غەیث هاوکاری کەسە هەژارەکان دەکا و بڕەپارەی خەیاڵیان پێدەبەخشێ و لە چەند وڵاتێکی جیاواز ئەم کارە ئەنجام دەدا وەکو ئوردن و مسر و عێراق و تونس و سووریا و چەند وڵاتێکی تریش هەروەها سەردانی کوردستانشی کردووە و پێشکەشکارانی بەرنامەکە کەسایەتی غەیث بە کەسێکی نەناسراو نیشان دەدەن و ئامانجیان لەم شتەدا ئەوەیە کە ئەم کارانەی ئەم کەسە ئەنجامی دەدا لەسەر بنەمای مرۆڤایەتی دروست بووە نەک بۆ ناوبانگ و خۆ هەڵکێشان هەروها وێنەیەک لە سۆشیال میدیاکاندا بە شێوازێکی زۆر بڵاو کراوەتەوە و بە جۆرێک دەری دەخەن کە گوایە ئەمە ڕوخساری کەسایەتی غەیثە و دەڵێن خەڵکانی ئەو وڵاتی کە سەردانی کردوون بەنەهێنیەوە وێنەی ڕوخساریان گرتووە بەڵام لە ڕاستیدا ئەم وێنەیە لە گۆرانی بەرنامەکەەوە وەرگیراوە و لە پارسە ڤیددیۆکەدا کۆمەڵە کەسانێکی زۆر بۆ ستایل و جلوبەرگەوە دەردەکەون ئەویش بۆ گەیاندنی نامەی بەرنامەکەیە بۆ بینەران کە هەموو مرۆڤێک دەتوانێت وەکو غەیث بکە و هاوکاری کەسانی تریش بکە و ئەو کەسی کە لە وێنەکەدا دەردەکەوێت گەنجێکی ئوردونیە بە ناوی عەبدوڕەحیم سەمیر ئەزارۆ کە تەمەنی 29 ساڵە و لە عەمان کار دەکات لە ناوچەی ئەبوو نەسیر هەروەها ئەو گرتە ڤیددیۆیە بۆ ئەو گۆرانیە تۆمارکراوە کە دەڵێ هەمومان غەیثین هەروەها بەشداری کرد بۆ ڕیکۆردکردنی ئەم دیمەنانە لەگەڵ گروپی بەرنامەکە و هەروەها دڵنیای دەدا کە هیچ پەیوەندیەکی بە غەیثی ئیماڕاتیەوە نییە تەنانەت ئەویش شێوە ڕوخساری نازانێ هەروەها گوتیشی کە گروپی بەرنامەی ئارامی دڵان ئەو جلوبەرگەیان پێی بەخشیوە کە هاوشێوەی جلوبەرگەکەی غەیثە هەتا بۆ تۆمارەکە بەکاری بهێنێ و ئەویش بۆ گەیاندنی بیرۆکەی بەرنامەکەیە کە پێویستە هەمومان غەیث بین و هەروەها ئەم گەنجە پۆستێکی لە ئەکاونتی تایبەتی خۆی کرد لە فەیسبوک و هەموو ئەم شتانی تێدا ڕوون کردەوە و بەرنامەکە سی حاڵەتی مرۆڤانە پێشکەش بە بینەرەکان دەکات لە هەموو مانگێکی ڕەمەزاندا و سێ وەرزی لێ بڵاو کراوەتەوە هەتا ڕەمەزانی ساڵی 2020 هەروە وەرزێکی کورتشی هەبوو بە ناوی وەرزی ئەکسترا کە تەنها لە 8 ئەڵقە پێکاتە بوو لە مانگی 11 ساڵی 2019 بڵاو کرایەوە و غەیث لە سەرەتای بەرنامەکەدا یارمەتی دایان کەسی هەژار دەدا لە وڵاتە عەرەبیە جیاوازەکاندا و بە تایبەتی وڵاتە هەژارەکانی وەکو سوودان و میسر هەروەها ئەو وڵاتانشی کە تووشی جەنگ هاتوونە وەکو عێراق و سووریا و زۆر کەس باسی چۆنێتی گەشتنی غەیث دەکا بە کەسە هەژارەکان و جیاکردنەوەیان و لە ڕاستیدا ئەم شتە لەلایەن گروپی بەرنامەکەەوە پرسیاری بۆ دەکرێت و ئامادەکاری بۆ دەکرێت ئەویش لە ڕێگەی پرسیارکردن دەربارەی ئەو کەسانەی کە زۆر باری مادیان خراپە و پێویستیان بە پارە هەیە و پاشان دەست دەکەن بە کۆکردنەوەی زانیاریەکی تەواو لەسەر ئەو کەسە و لەسەر ژمارەی خێزانەکەی و هەروەها باری تەندروستی و پێشوەختە هاوکارەکان بۆ غەیث کۆ دەکەنەوە پێی دەدەن و هەروە زانیاریەکانشی تێدەگەێنن دەرباری ئەو کەسە پاشان گروپی تۆمارکردن کامێراکان لە شوێنی شاراوە دادەنێن هەتا کەس هەستی پێنەکات و ئاشکرا نەبن و بە تایبەتی کامێراکان لەو شوێنە دادەنێن کە غەیث تێیدا گفتوگۆ لەگەڵ کەسە هەژارەکان دەکا بۆیە دەبینین کە غەیث لە هەندێک جاردا ناچار دەبێت کە بانگی کەسەکان بکا بۆ لای خۆی هەتا لە بەرساوی کامێراکان دوور نەکەوێتەوە یاخۆ داوا لە منداڵەکان دەکات کە لەوانە دوور بکەونەوە ئەویش هەتا دەنگ و وێنەی کەسە هەژارەکە بە باشی دەربکەوێ و چەندین بوختان و پرۆپاگەندا بۆ بەرنامەی ئارامی دڵان هەڵبەستراوە کە گوایە ئەوان پێشووتر لەگەڵ ئەو کەسانە ڕێکەوتنیان کردووە هەتا بۆ شێوازە لەگەڵیان دەربکەون بەڵام ئەو هەواڵانە بە تەواوەتی دوورن لە ڕاستیەوە و بەڵگەش لەسەر ئەوە بریتێ لە کاردانەوەی کەسەکان و دڵخۆشبوونیان کاتێک هاوکاریەکانیان پێشکەش دەکرێت و زانیاریش دەربارەی خودی کەسایەتی غەیث تەنها ئەوەندەم دەستکەوتووە کە ئەم کەسە گەنجێکی ئیماڕاتیە و لە کۆتایی تەمەنی 20ەکانیدایە
و بەپێی زۆرێک لە زانیاریەکان دەگوترێت کە لە داسەمانگی سووری ئیماڕاتیدا کار دەکا و لەلایەن داسەمانگی سوورەوە هەڵبژێردراوە بۆ پێشکەشکردنی ئەم بەرنامەیە. هەروەها غەیز ڕاهاتووە بە لەسەرکردنی دوو کڵاو لەسەر یەکتری، هەروەها بەکارهێنانی چاویلکەیەکی دژەخۆر و جانتاکەشی لەشان دەکا، ئەوش بۆ ئەوەی کەس نەیناسێتەوە یاخود کەس وێنەی نەگرێت و ناسنامەکەی ئاشکرا نەبێت. و غەیز لە وەرزەکانی بەرنامەی ئارامی دڵاندا بڕەپارەیەک وەکو هاوکاری پێشکەش بە هەژارەکان دەکا کە لە $1 ملیۆن کەمتر نییە، کە هەندێکیان وەکو پرۆژەی بچووک وابوون بۆ خاوەنەکانیان و هەندێکشی کڕینی خانوو بوو بۆ کەسە کەم دەرامەتەکان یاخود ناردنیان بۆ حەج و عومرە یاخود دەستەبەری منداڵە بێدایک و باوکەکان و گەیاندنی هەموو پێداویستیەک بۆیان. و لەوانەیە ئێوە بپرسن کە غەیز ئەم هەموو پارەی لەکوێ بوو و لە ڕاستیدا ئەو پارانە پارەی تایبەتی خۆی نین، بەڵکو پاڵپشتی حکوومەتی ئیماڕاتی و داسەمانگی سووری ئیماڕاتیە. هەروەها ئەو هاوکاریانەیە کە خەڵکی وەکو هاوکاریەک بۆ ئەکاونتە فەرمیەکەی خۆی دەنێرن کە لە کۆتای هەموو ئەڵلقەیەکدا ژمارەکە دادەنێ، ئەوش بۆ ئەوەی پێشکەش بە کەسە هەژارەکانی بکە. و بیرۆکەی بەرنامەکە لە سەرەتادا دروستکردنی پرۆژەیەک بوو بۆ خزمەتکردنی 10,000 منداڵی بێدایک و باوک لەسەر وڵاتێکی عەرەبیدا و لە وەرزی کۆتاییدا غەیز هەوڵ دەدا کە ئەو ئامانجەش بەدی بێنێ و هەروەها ڕێکۆردی ئەو ژمارەیەش بشکێنێ و ئەم گەنجە هێشتا ڕوخسار و ناسنامی خۆی بە خەڵکی نەناساندووە، هەرچەندە زۆرێک لە هەوادارەکانی داوا لێ دەکەن کە خۆی پێیان بناسێنێ. ئەمەش دوای ئەوە دیەکەوای لە زۆرێک لە مرۆڤەکان کرد بە دیار ڤیدۆکانیەوە دەست بکەن بە گریان و زۆرێک لە خەڵکی کۆمەک و هاوکاری دەنێرن بۆ ئەو ژمارانەی کە هەمیشە لە کۆتایی ڤیدۆکانیدا دەردەکەوێ، ئەوش بۆ ئەوەی پێشکەشی کەسە هەژارەکانی بکە. هەروەها غەیز لە سۆشیال میدیاکاندا خاوەنی تەنها یەک ئەکاونتێکی فەرمیە، ئەوش ئەکاونتی ئینستاگرامە و بێزگە لەوە لە هیچ پەیج و ئەکاونتێکی تر بەرپرسیار نییە. و یەکێک لە کاریگەرترین ئەڵلقەکانی ئەم بەرنامەیە بریتی بوو لە هاوکاریکردن و دڵخۆشکردنی ئەم ئافرەتە ئوردونیا کە پیاوەکەی لە ژیاندا نەماوە و نەخۆشی درێژخایەنی هەیە و بەتەنیا 7 منداڵ بەخێو دەکا کە یەکێکان نەخۆشی مەترسیداری لە مێشکیدا هەیە و دانەیەکشان بە کەمی حاڵی دەبێ و لە خانوویەکی بچووکدا دەژین کە تەنانەت کارەباشیان بۆ ڕانەکێشراوە و غەیز یەکەم جار وەکو کەسێک خۆی نیشاندا کە هاوکاری و کۆمەک بۆ ماڵە هەژارەکان کۆ دەکاتەوە و داوای هاوکاری لێیان کرد و ئافرەتەکە سەرڕای هەژارەکەی خۆی پێی گوت لە هەموو ماڵمدا تەنها $1 دینار شک دەبم، بەس مادەم بۆ کەسانی هەژارە پارەکەت بۆ دەهێنم و دینارەکەی هێنا و پێشکەشی غەیزی کرد. دواتر غەیز وەکو پاداشتێ بڕەپارەیەکی خەیاڵی پێیان بەخشی، هەروەها کلیلی خانۆ تازەکەی پێیان بەخشی، هەروەها توانی بە باشترین شێواز دڵخۆشیان بکات. و بە هەمان شێوە لەم ئەڵلقەیەدا هاوکاری بێوەژنێکی یەمەنی دەکا کە ناچار بووە وڵاتەکەی خۆی بەجێ بهێلێ بەهۆی جەنگەوە و بڕیاری کارکردنی داوە هەتا بژێوی خۆی و منداڵەکانی دابین بکە و لەگەڵ هەموو ئەوانشدا ئافرەتێ بەخشندە و دەستپاک بوو و غەیز پرسیاری لەکرد دەربارەی خەون و ئاواتەکانی لە ژیاندا. ئافرەتەکە لە وەڵامدا گوتی خەون و ئاواتی من تەنها ئەوەیە بتوانم کار بکەم و هەروەها بژێوی ژیانی منداڵەکانم و خۆم دابین بکەم، لەگەڵ ئەوەشدا پارەی حەڵاڵیش بەدەست بهێنم و لە حرام دوور بکەومەوە. پاشان غەیز بڕەپارەیەکی خەیاڵی پێی بەخشی و خۆتان کاردانەوە و دڵخۆشی ئەم ئافرەتە ببینن. و زۆربەی کاتەکان غەیز دەیەوێ ئەو کەسانە تاقی بکاتەوە کە خێریان پێدەکا هەتا بزانێت تا چەندێک دڵیان باشە و بەخشندن و بەڕاستی ئەو کەسانش بەخشندە بوون. بۆ نمونە ئەم ئافرەتە تونسیە سەرڕای هەژارێکی خۆی هاوکاری کەسانی تر دەکا. غەیز هات بۆ لای و پێی گوت کە پارەم پێ نییە خواردن بکڕن و ئافرەتەکە بە زۆر نانیدا پێی و هەندێک جار داوایان لێ دەکا کەشتی لێ بکڕن و هەندێک جاریش خۆی بە کەسێکی هەژار نیشان دەدات و داوا لە کەسە هەژارەکان دەکا کە هاوکاری بکەن بۆ کڕینی خواردنێک و کەسە هەژارەکانیش سەرڕای هەژارێکی خۆیان هاوکاری ئەویش دەکەن، وەکو ئەم گەنجە سوودانیە کە غەیز بە زۆری خۆی نیشاندا کە زۆر هەژارە و هیچی پێ نییە هەتا پارەی خواردنەکەی بدات، بۆیە داوای لێ کرد هەتا هاوکاری بکە. گەنجەکەش کاتێک زانی غەیز هیچ پارەیەکی پێ نییە بڕیاریدا خواردنی بۆ بکڕێ و بەم زۆرە مرۆڤەکان تاقی دەکاتەوە. پاشان دواتر غەیز بڕەپارەیەکی خەیاڵیان پێدەبەخشێت و پاداشتیان دەداتەوە و هەمیشە ئەو قسەیە دووبارە دەکاتەوە کە دەڵێ خوددا ئەمەی پێتان بەخشیوە، منی تەنها وەکو هۆکارێک لێ کردووە هەتا پێتان ببەخشم. و لە کۆتاییدا داواکارین لە خودای گەورە کە کەسانی وەکو غەیز زۆر زیاتر ببن
و هەروەها لە کوردستانیشدا ئەم جۆرە کەسانە بوونی هەبێ و هیوادارین کە بەرنامەی ئارامی دڵان هەمیشە بەردەوام بێت و هاوکاری هەموو هەژارە شایستەکان بکە. هەروەها لە دڵەوە داوا لە خوددا دەکەین کە کەسە دەوڵەمەندەکانیش هەست و دەرونیان بجۆڵەیە و چاو لەم گەنجە بکەن و هاوکاری ماڵە هەژارەکان بکەن و هەروەها هەمان ڕێگەی ئەم گەنجە بگرنە بەر ئەویش هەتا هاوکاری کەسە هەژارەکانی وڵاتەکان بکەن و دڵی هەزاران خێزان خۆش بکەن. ئێوەش ڕاتان چیە لەسەر ئەم کەسایەتیە و ئەم کارانەی کە ئەنجامی دەدات؟ هیوادارم ڕاو پێشنیارەکانتانمان لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسن. و زۆر سپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوون. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا. و لە بیرشتان نچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەم ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیشی سبسکرایبەکەش چالاک بکەن ئەویش بۆ ئەوەی ڤیدۆکانتان بە ئاگادارکردنەوە پێ بگا. و لە بیرشتان نچێ هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدۆیەکت بۆمان هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسە و ئینشاءالله بە زووترین کات وڵامتان دەدەمەوە و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.